ئازیزان کورسات مەگەزین بەردەوامە و ئێساش میوانێکی دیکەمان هەیە تەوەری دۆممان هەیە کە ئەویش شاعیر نووسەر هایکونووس مامۆستا ناسیح ئەدیبمان لەگەڵایە کە نوێترین کتێبی خۆی بە ناوی ئاونگی بەرمانگەشە و بڵاو کردوتەوە. مامۆستا بەخێر بێ سەر مامۆستا بەخێراتی. زۆر سپاسان دەکەم، سوپاس بۆ چاوپێکتان لە بەرنامەی کورسات ئێوارەی کورسان مەگەزین لە کەناڵی کورسات ماڵی هەمووانە. بێگومان ئەویش گوێ لێ بوو مامۆستاوی گوێ لێ بوو کەوامانوت نەوەڵای گوێ هەر ئەو دایمەن بڵێ ماڵی هەمووانە. بەخێراتی مامۆستا. زۆر سپاسانەکەم، دەستان خۆش بێ. اینجا مامۆستا ناسیح یەکەمین شت بە ئەوە دەست پێ یەکەم هایکو چییە؟ خۆت بۆمان باس بکەیت. هایکۆ 17 برگەیە بە 3 دێڕە لە سەدەی 17ەوە بڵین سەری هەڵداوە کاتی خۆی لە یابان، لە سەدەی 17 لە یابان ساڵی یەکەم شاعر کە یەکەم هایکست ئێوە باوا بڵین کە دەستی کردو بە هایکۆنووسی ناوی باشووە ساڵی 1644 سێ شاعیرتری یابانی لە مێژوو شەری هایکۆتە بە گرنگدا نەرێن. لە سەدەی 18دا یوسون و لە سەدەی 19میشە کوباشی ئیسیا. دواتریش ماسکۆ شتێکی کەی هێندەی ئەو شاعرانی تر ناسراو نییە. شعری هایکۆ پاش شەڕی دووەمی جیهانی لە وڵاتانی ڕۆژاوا دواتریش بە جیهاندا بڵاو بووتەوە. ئەمڕۆ هایکۆک فۆرمێکی دەربڕینی ئەدەبی بووەتە ناسراوترین جۆری شعر و بەشێک لە ئەدەبی جیهانی و نزیکەی بە هەموو زمانەکانی دنیا دەناسرێت. زۆر باشە مامۆستا، حەزم کرد پرسیاری ئەوە بکەم ئاونگی بەرمانگەشە و من زۆر حەزم لە ناوە کوردیەکانە. ئاونگ خۆی وابزانم ئەو نازانم بەڕاستی بە تەواوی چینەکە، بەس ئەزانم کە وشەیەکی کوردیە وەرگیرەوە. حەزەکەم باسی ئەو ناوە مامۆکەی بۆچی ئەو ناوە؟ خۆی ئاونگی بەرمانگەشە و یان ئاون یان شەونم هەنێکە بەڵێ زۆری زمانزانان بڵین ئەوانی زمانەوانی ئەڵێ ئاون جیایە و شەونم لە بەیانیان ئەتکێتە لەسەر گوڵ و لەسەر جا ئەتکێت، بەڵام ئاون شەوانە. ئەم ناوە پێشتر ناوی تری هەبوو کتێبەکەم، ئەمەم بەڕاستی مامۆستا ساڵح بێچاری شاعیر ئەو ناوی بۆ لژاردم دەستخۆشی لەکەم. بەڵێ حەزم کرد پێشێکی سوپاس و ئەو سوپاسوانی سوپاسەکە بۆ ئاخیر دابنین خەمەرە بکاتە بۆ هێڵینەوەی کە بۆ برادرانە گلیمان لێ نەکەم نەقویت بێگومان. مامۆستا گیانەمەیە بۆ دەست پێ بکەم ئاونگی بەرمانگەشە و ناوەڕۆکەکەی چی خۆت بمان باس بکەیت. ئاونگی بەرمانگەشە و کتێبێکە لە 450 دەقی هایکۆی لەخۆ گرتووە لە 164 لاپەڕدا. کتێبەکەم بیتمەوەسەیە شانی بینەرانی بین بۆی کە بیبینن ئەنجا فەرموو بەردەوام بە 450 دەقی هایکۆیە. هایکۆ ینی وتۆکووتم 5 بەرگە 5 واتە 14 بەرگەیە 17 بەرگە ببورن خۆی بینێتەوە. هایکۆ شتێکی هەنووکەیە، شتێکی ساتیە، شتێکی ینی ئەو کەسە بنووس هایکس ئەینووسێ ماڵێن هایکەسەوەی کە هایکۆ بنووسێت شتێکی ئەبێت جوانە، باسی گوڵ و ژا و ژن و مناڵ و ینی شتە جوانەکانی ژیان. بەڵامی تر ئێمە پرەومان پێداوە بە هەموو ناویچێ بە هەموو جوانەکانی ژیانە باسی شەڕیتایە و باسی بۆ منە خۆمان باسی ئەنفالەکەی نوێتە باسی نهامەتەکان. من خۆم ئەم کتێبم هامە شەش نەواتە هەموو ئینەکانی ژیانی لە خۆی گردو، هەموو ئینەکانی جوانەکانی ژیانی لە خۆی گردو. ئامیز بپرسم بزانم خاڵی هاوبەشی تۆ هایکۆ چییە؟ شتێک لە دەرونی تۆ وای کردو بە هایکۆ بنووسی؟ چکە کەم شاعیرەیە ئەسکەم بەم ستایلە ئیش بکەن. بەڵێ زۆر شەر نییە و کەسە شاعیر بێ هایکس بێ هایکۆ نووس بێ، شەر نییە و کەسی هایکس بێ شاعری بێ، بەڵام وەکو باسم کرد باشوو ئەڵێ ئەو کەسەی 5 هایکۆی نووسی ئەبێت هایکس، ینی هایکس ئەگەر دەی نووسی معنای بێت ئوستازی هایکس. من ڕاستی یەکەم هایکسم کە بڵاو بووەوە لێرە لە یانی هایکۆ من سوپاسیانەکەم یانەیەکەی کوردی یەکەم کە دەقم بڵاو کرایەوە لە ساڵی 2018 بەڵێ لێریشە هەر بە یەکەم دەق کە دامناوە لە کتێبەکە ئەوەیە. ئەمە یەکەمین کتێبی بڵاو کراوەتەوەیە؟ ئەمە یەکەمین کتێب بڵاوکەرەوەی منە. بەڵێ باشە مامۆستامەوێت یەکێک لە شعرەکانمان بۆ بخوێنیتەوە
بەڵام حەزەکەی باجارە بۆ ئەخیرەکەی بۆمانە خەریتەوە ینی ئێستا بە سوپاس و وانە بخێنەوە زۆر گرنگ هەر حەزە لەوێ سوپاسەکە بخۆیتەوە فەرموو. با گلیم لێ نەکەن بەڕاستی حەقی خۆیانە چونکی زۆر سوپاس بۆ کەناڵی کورسات ماڵی هەمووانە بۆ بەرنامە جوانەکەی کورسات مەگەزین کە هەمیشە شاعران و نووسەران و هونەرمەندان بەسەر دەکەنەوە. زۆر سوپاس بۆ مەڵبەندی یەکی ڕێخستنی یەکێتی نیشتمانی کوردستان کە سپۆنسەری ئەم کتێبیان بۆ کردم ئەو خەونیان هێنامەدی سوپاسیان دەکەم. زۆر سوپاس بۆ خاتوشاریە کاوڵ زۆریدا لەگەڵم بۆ چاپگەیاندنی ئەو کتێبە. زۆر سوپاس بۆ مامەسا ساڵە بێچاری شاعیر بەڕێز و خۆشەویست بۆ هەوڵ و ماندووبوونی زۆری چ وەک زمانەوانی و چێ ئەرکی دیزایانی بەرگی کتێبەکەی لە ئەستۆ گرت وە پێشەکی بۆ ئەم کتێبە نووسی و ئەو ناوە جوانەی بۆ هەڵبژارد. من سوپاسی بەپایانم بۆ هەیە و زۆر سپاس بۆ کاک محەممەد گردەسووری کە ئەرکی دیزانی ناوی کتێبەکەی لە ئەستۆ گرد و ماندووبوونێکی زۆری لەگەڵدا کێشاوە و سوپاس بۆ یانە جوانەکەی هایکۆ کەوا منێکێکم لە خوێندکارە دەرچوەکانی ینی هایکۆ ئەمڕۆ لێرە خۆمەناسی هەربژی مامۆستا. سپاس بۆ زۆر سپاس مامۆستا. ئەنجا من ویستم پرسیارێکی تریشر لێ بکەم بەس پێما بێ پرسیارەکانم تۆزێ پاش و پێش خستووە پرسیارم زۆر لێو هەبوو بەڵام مەتاوکو من پرسیارەکەمە خوێنمەوە ئەدۆزمەوە تۆ دووسە شارمان بۆ بخۆن. دێقی هایکۆ کورتە خۆی زۆر ناتوانانی لە کۆڕ و لە دانیشتنە حەقی خۆی بێتێت لەبەرەوە فۆندەکەی وایە کورتە یعنی مۆسیقا ناتوانێت لەگەڵ هەبڕۆ ئێمەش بە دانەیەک ڕاستی نابێ ماوە من لە خزمەتانە بەسەر چاو لە خزمەتی و بینەرانە. گەروی پڕپڕە لە ئاوازی دڵنشین ڕووباری ئەڵوەند ئەسرین لە چاوی دەتکێ کلی چاوی کاڵ بۆتەوە گوڵەباخ. ئەوی نەیچەشت بێ نازانێت چەند تاڵە دەردی هەتیوبوون. کچی گۆرەوی فرۆش لە ئاوێنەی شەقامدا مانگی چواردە. چاوی کەیلی فرمێسک جێنگڵی ئازارێکی سەخت دواساتی بینینی باوکم. شەوی ئەنگوستە چاوە ژیانی ئێمە دوای کۆچی باوکم. هەنار و ژن دوو دانەی لێکچوون ڤیزیڤاڵی هەڵەبجە. لەو دنیاش داوای هەنارەکانی باخی تۆ دەکەم بۆ بکەن بە شەراب. با بچینەوە توی مەلیک دارتۆکان بتەکێنین بە یادی مناڵی. وەرە با پیاسەیەک بکەین لەم سەری دنیاوە تا ئەو سەری مردن. ئاماژە بەکوێ بکەی لەوێ دەنیشێتەوە پەپولەی ماچ. سبێدەیەکی پوشپەر دوا سەفەری دایکم دڵێکی شکاو. بە کێوی سەختەوە ڕواوە دەستی تاجی ناگاتێ دڵی جەلات. دەستی گەیشتووەتە دارستان بە تەورێکەوە کۆرۆنا. گردنی ژنێ بەپەتەوە سێ پیاوە پێدەکەنن پاکبوونەوەی شەرەف. خەمەکان زۆر قورسن دایان بگرە خوارەوە خۆت ببە جێگرەوەیان. دارستانێکی گرگرتووە بە ڕۆندیکی چاو نەئوژێتەوە بڵێسەی دڵ. ئازارەکانی دووریت ژیانیان لێتاڵ کردووم تەنگەبەرە دڵ. شارێکی گەردنزراف پێزاری لە هەنی دەچۆڕێ سلێمانی. پێگومان ئەمە بۆ کاتی کۆرۆنەکە نووسیمە لەو کاتیان نووسرا بۆی واڵە. هینا سلێمانی شارێکی شۆغ و شەنگ و دڵگیرە ئەوەی ساتێ بەنایە گوزەر بکایان بێت مەحاڵە بتوانێت لە بیری بکە و بتوانێت لە بیری بکە. لە ئاوێنەی ڕۆژگاردا خاتوونێکی شۆخ و شەنگە سلێمانی. تریفە دەڕژێتە دڵی شەوەوە چەند میهرەبانە مانگا شەو.
بزێ و هاروهاجە جێ بەخۆی ناگرێ چاوە پشیلە خۆرنشینی چەم پەپوولە ڕەشپێستەکان ژوانگەی ئێوارە سیپاڵی پێچایەوە وادەی سەفەر نزیکە پاییزی تەمەن ئەژمار نایەن ئەو فرمێسکانی هەڵوەریون ساڵانی غەریبی مۆسیقایەکی هێمن هێمنە دڵم ئارام دەکاتەوە دەنگی محەممەدی کوڕم مەلێکی یەکباڵم باڵێکم پێکراوە کە مندابوونی کاکم ئەو برایەکمەیە بەڕاستیار ئەو برایەمەیە لەبەرەوە قاچێکی بڵم کە منداویستای ببورن ئەگەر خۆمان پێت نابڕی لەبەر من لە خزمەتانە ئەگەر منیش پێم خۆشۆنی جواب بەگرتبووی بێدەنگ بووبووین بەردەوامە بین دوای پرسیارەکان دووبارە حەزەکە بەردەوام لە خزمەتانە کاتە بە پرسیاری دیکە لەو بکەم ئەنجامە وسا پێم بڵێ جیاوازی خواردە بەس قەی ناکەی پرسیاری هەر ناوێنم قسە بکەم من لە ئەو بچووکترم ئەبێ من دڵزێ ئاهینکەم بڵێم دەنا لاوە بامە بکەچی تۆ واکەی باشە کاکە فەرموو دڵی ژنمان پێ ناشکێ ژن لەبەرەوە دڵی ناسکە چاو لە مامۆستا ناسکترە لە ئێمە زۆر سپاس مامۆستاگیان ئەمی زۆر لێ پرسم جیاوازی شعری هایکۆ لەگەڵ شعری دیکەیە چییە؟ خۆی ئێمە زۆربەی زۆری ئەوانەی کە هایکۆ نووسنیان بڵێن هایکستن ئاڵێ شعر ئەفوو هایکۆ ژانەرێکی تایبەتە ینی بەدەر لە شعر ئەوەی کە ینی هەموو کەسێ ناتوانێت هایکس بنووسێ بڵێن هەفوو هایکۆ بنووسێت لەبەرەوە یعنی زیاتر ناسکی ئەوێ ناسکی خەیاڵێوێ زیاتر بینینێکی لەحزەیەکێوێت چۆن لە کامێرەیەکە تۆ بۆقێکە بینی خۆڵات ئاوێکە پەپولەیەکە بینی ئەفڕێ ئەبێ ینی لا ئین بینینە ینی بەڵێ کاتی هەنووکەیە هایکۆ لەبەرەوە ناسکی و تایبەتی خۆی هەیە ماوەستا حەزم کرد پرسیاری ئەوە لێ بکەم کتێبەکە لەکوێ بەردەستە بۆ خوێنەران و ئەمێ بزانم ئەمە بۆ هەموو تەمەنێک ئەتوانێت بیکڕان بخوێنەوە و پرسیاری کەش لێکم لەگەڵ زمانی کە بیر نەچێتەوە ئەمە دوانە ئەمە دوانە دانێکەش ئەو شاعیرانە کێن کە ئێستا خەریکی نووسینی هایکۆن وەکو تۆ گەر زانیاریمان بیت کتێبەکەم ئێستا باجارە بە کتێبەکە ئیستا لە ناوەندی غەزەلنووس بەردەسە ناوەندی تر ئەمەی لە بینجلەوەی کاگارام لە ناوەندە سێکە داشم دامژاوە لە ناوەندی ڕۆمان ناوەندی ڕۆمان بەڵێ لە ناوەندی ڕۆمان بەردەسە لایک مامۆستا ئارام لە مازی مۆڵ قاتی دوو زۆر باش ببەرەوە ناوەکەیگەر کێشانە ئەوە پرسیاری یەکەم پرسیاری دووەم پرسیاری دوم وتم هەموو کەس توانێت خوێنەر بێت هەموو کەسێک کە توانێت خوێنەری هایکۆ بێت بەڵام من قۆناغەکانم جیان نەکردوێتەوە باشە بەڵامی تر هایکۆ بۆ زیاتر بۆ کەسان نووسێ بۆ کەسی تەمەنی بڵێن دوای بالەبوون و هەژدە و ئەوانە بۆ زیاتر بۆ گەنجە بۆ گەنجوی تر بۆ تەمەنەکانی باقی تەمەنەکانی کێ پرسیاری سێمت فەرموود ئەوانەی کێ هایکۆ نووسن زۆرمانە ئێستا لە کورسانی باشوور ئەوانەیەکیان ئاماژەی پێ بدەمە گەڕوان هەیە بەردەوا هەیە هەر زیاتر بە هایکۆ ناساوە مامۆستا قوبادی جەلیزادە مامۆستا دکتۆر ملکۆ مامۆستا سامان لە هەولێر مامۆستا سەردار نوەرێیی و مامۆستا ساڵە بێچاری ئەویش هایکۆ نووسیت زۆرێکە شاعیرن و هایکۆش نووسن بەڵام کەم و زۆر ئیتر سەردار قادر کۆمەڵێ بەرادەری کاک ڕزگار جەباری لە هەولێر ئیتر بڵێم مامۆستا عەلی لە دەبەنی خان ئیتر زۆرن داوای لێبوورنەکەم ێگەر نایانم لەبیر شوێت لەبەرە زۆرن یانی هایکۆ زۆری ینی خۆم ئەندامی یانی هایکۆم هەر لە یانەکەی زۆرە لە دەرەوەی یانەکەیش زۆر کەسرێ هایکستا نووسێت هایکۆ نووسێت و هایکست یەک دنیان بەسەرێکەوە پرسیشکۆم زانی پێمە بڕ یەک دانیکە پرسم یا ئاتێ پرسی خەریب و بڵێم بەها مامۆستا سەرەکەمە خۆ بەس باش بۆ خۆوت من لە خزمەتانە ئەمەیترە بە گوێری بەرنامەکەم کێشەیەکەم اینجا پرسیارێکی ترم ئەوە بوو قەینا هەر هەمووی ناڵم ئەوەی کە پێوتم پێش بەرنامە بەس شتێکی ترە لێ پرسم تۆ پێشتر شانۆکار بووی وایە؟ من پێشتر شانۆکار بووم ساڵی 1970 بوو 91 دابڕام لە بەڵۆ من خەڵکی سنووری شەمشەماڵم بە ئەسڵ بەڵام 91 هاتمە تێرە ئێستا
خۆم بە خەڵکی هەموو شارەکانی کوردستان و خەڵک بە کوردستان خەڵکی کوردستان خۆی شاعر و نووسەر و هونەرمەند نابێ مڵکی خۆی قەتیسکە مڵکی کەس نییە نابێ خۆی قەتیسکا بە شارێکەوە یان بە شوێنێکەوە مامۆستا جا سپرایزیشە هەیە یەک دەقەلا سپرایزێکیشە هەیە بەسقینا من نێڵم چییە بۆ شانۆکاران باش سپرایزەوەیە نێڵم واللهی تازە جوڵانوتە بڵێ دیڵم یا نێڵم وڵای سوپرایزە تا کاتی خۆی نێڵی باش ئاگەری بڵێ تا کاتی خۆی نێڵم بەڵام سپرایزێکە بۆ شانۆکاران زۆر ماشە سوپاسانەکەم دەستان خۆش نووسینەکانت زۆرجان باش بە کورتی ئەمە شتێک لەسەر کورسات بڵیت شتێک بە ستایلی هایکۆ ئەگەر لەسەر کورسات مەگەزین بەتایبەت با تۆزە ئی خۆمان بێت چونکی ئەمە من هەمیشە وتومە زۆر جا کەس داوای شعرم لێکا بۆ نمونە نەکایکۆ ئەڵێ مەسەلەن شتێک لەسەر خزمێکم یا مەسەر کەسێکم شەیدێ یان یادی کەسێکە یان شتێکا بنووسە من ناتوانم ڕاستی بڕاوکە کارەساتی زۆر قوڵ هەبووە زۆر هین هەبووە نەیوەژان ینی خەفەتم پێ خوارەوە بە نەمتوانی بکەمە دەقێک لەبەرەوە کورسە ئەتوانم گزارشی لێ بکەم و باسی جوانیەکانی بکەم بەڵام لەم کاتەیە بتوانم شتێکی وە چاوەڕانی ئەوم ناکرێت گینام توانی پێشتر چەندەقێکی بۆ پێویستی بەکاتە ئەوەش پێویستی بەکاتە ناڵم کاتێکی هەنووکەیە لەبەرەوە ئەنجا کورسات کەناڵێکی بێکێ لە کەناڵە جوان و پێشکەوت و سەرکەوتوەکانە و جێگای سانازی هەموو کوردانە و سەرەتاوتم کورسات ماڵی هەمووانە هیوادارم هەر ماڵی هەمووان بێ و هەروە بە جوانی بمێنێتەوە و بەرنامەکەی ئێوەش هەر بەردەوام بێ و شاعر و نووسەرانی کەیش بەسەر بکەنەوە مامۆستا ناسیح ئێمە هیچ شتێکمان نەماوە جگەلەوەی کە دەستخۆشی بۆ تۆ و زۆر زۆر سوپاسەکەین کام ئێوارە لە کورسات مەگەزینەوە لەگەڵ ئێمە بوویت ئەگەر هەرچیەکت ماوە ئەتوانی ئاماژەی من هیچ شتێکم نەماوە دەستان خۆش بێ وگەر پێشتان خۆشە و کات ماوە چەند ناکوێتتان بۆ خوێنمەوە و سوپاسانەکەم دەستان خۆش ئێمە زۆر پێم هیوادارم سەرکەوتوو بەردەوام من بەڕاستی من زۆر خۆشحاڵ بووم کە ئەم ێوارەیە میوانی ئێوەی بەڕێز بوو میوانی بینەرانی خۆشەویستی هایکۆ بوو کەواتە ئێمەش هەر بە شعر کۆتایی پێهێنین بەڵام بە خواحەفیزە لە بینەران بکەین ئازیزانی کورسات مەگەزینەم ئێوارەیە من و لاوە سەرجەم بڕگە و بابەتە هونەریەکانمان پێشکەش کردن بە زۆری مابوو بەس فریای نەکەوتوین پشتگیری تەکەم کاکە هەواڵەکانمان زۆرم بەس خۆتان زان کە فریای ناکەوین بە هیوای کاتێکی خۆش و ئێوارەتان باش بێت و توش خواحەفیزە بکەن دوای شارەکەی مامۆستا کۆتایی بێن و خواتان لەگەڵ ئەو خانقی نییە واری پرتەقاڵ و ژنە خانەقین سەری خۆی هەڵگرتووە دەڕوا بەرەو چیا گەواڵە هەورێکی دڵشکاو قامکی بۆ ئەنگوستیلەنا بۆ سنتور کیژی ڕۆژهەڵات دوو مێرو لە هایکۆیەکیان نووسی بە وردەماچ هاواری ژنێ لە دایگونێکی تر گریانی ساوە دەلاقە کراوە ژنێ لە باخشە بۆنی خاک قاژێ پرتەقاڵ کەوتە دەریاوە مانگی دووشەوە گلێنەی چاوەکانم لە زەریای چاوەکانیدا دوو ماسی وێڵ بەدەستی ژنەوە نەیشی خوێنێتەوە جوانە کتێب دوانامەی پێشمەرگەیەک کۆتافیشەک شەهید بوون کراسی هەر وەرزێ لەبەر بکە لێ جوانە نیشتیمان سروست و ژن لە شیعری گۆراندا گزنگی بەیانی پۆلێ پەپولەی ماچ لەسەر خاڵی ڕوت مەست مەست مەلێ ئاسمان تەی دەکات وێڵی هەواری نوێیە ڕێژنەباران دڵۆپە خوێنی سەر بەفر گۆنای کچۆڵەیەک جێگەی ماچ وەنەوز ئەدات داهۆڵی وەنەوز ئەدات داهۆڵە پیرەمێت باخی پەژموردە نێوان دوو تابوت باوکێک فرمێسکی حەسرەت بەسەر تێلی کارەباوە پۆلی ڕیشوەڵە پرسە دەجێڕ ئەشکی خوێنین ژنە شەهیدێ ئاونگی بەرمانگە شەو